شانازی و بەدڵخۆشیەوە شاندی ئیمرالی لە هەولێرن و دوێنێ کۆبوونەوەیان لەگەڵ جەنابی سەرۆک مەسعود بارزانی هەبوو و ئەو ڕۆژ کۆبوونەوەیان لەگەڵ بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان کاک نەچیروان بارزانی هەبوو. شاندی ئیمرالی پێکاتون لە نوێنەرانی چەند پارت و لایەنێکی سیاسی و ژمارەیەک لە ئەندامانی پەرلەمانی تورکیا و هەروەها هەردوو پارێزەرانی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان. لە دیدار و کۆبوونەوەکانیان وێ ڕایگەیاندنی سڵاو و ڕێزی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان بە جەنابی سەرۆک مەسعود بارزانی و هەروەها سەرۆکی هەرێمی کوردستان جگە لە گەیاندنی سڵاو و ڕێز پەیامی تایبەتی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلانیان بە جەنابی سەرۆک و هەروەها بە سەرۆکی هەرێمی کوردستان گەیاند. ئێمە وێ ڕای بە گەرمی بەخێرهاتنیان ئومێدی سەرکەوتن و مۆفەقیەتیان لە بۆ دەخوازین. بە تاکید هەرێمی کوردستان دەربارەی پرۆسەی ئاشتی لە ڕابردوودا ڕۆڵێکی گرنگی هەبووە و پشتیوانی لە پرۆسەی ئاشتی دەکات و ئومێد دەکەین شاندەکە دوای گەڕانەوەیان هەنگاوەکانی پرۆسەی ئاشتی لە تورکیا باشتر و چاکتر بەرەو پێشەوە بچیتن. ئێستاش ئەو شاندە خۆشەویستە لێرەن لە بۆ باسکردن لە تەواوی ئامانجی سەردانەکەیان و گەیاندنی پەیامی خۆیان لە ڕێگای ئێوەوە لە بۆ ڕایگشتی دووبارە بە گەرمی بە خێراتنیان دەکەین و ئومێدی مۆفەقیەت و سەرکەوتنیان لە بۆ دەخوازین. ئینشاءڵڵا هاتنی ئەو شاندە لە بۆ هەرێمی کوردستان و دەستپێکردنی پرۆسەی ئاشتی لە تورکیا و هەروەها جێبەجێبوونی هاتنە ئارەی پرۆسەی ئاشتی بە خێر و خۆشی لە بۆ گەلانی تورکیا و لە بۆ خەڵکی کوردستان ئامانجەکانی تەحقیق بکاتن. ئێمە بە شانازیەوە چەند ڕۆژە لە خزمەتیاندا بووین. ئومێد دەکەین کاتێکی بەسوود و خۆشیان لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان بەسەر بردێ. دووبارە لەگەڵ بەخێراتنیان تەمەنای موفەقیەتیان لە بۆ دەخوازین. ئێستاش کاک کەسکین بە ناوی هەموو شاندەکە پەیامی خۆی لە ڕێگای ئێوەوە لە بۆ ڕایگشتی ڕادەگەینیتن کەرەم کەسەدە. زۆر سپاس. چاپەمەنیا هێژا ئەم سەرماڵی شاندەیە خۆ و بدڵدار ڕێزداری سڵاو دەکەن. دسەریدا ئەم سپاسیا خۆ ji بۆ والیە هەولێرێ ڕێزدار ئومید خۆشناو دەکەن کۆژبەر و شاندەیە وی دوو ڕۆژە عەلاقەیەکی بلند و مەزن شاندەیە ئەمە پێشوازی کرد و ئەم ئیرۆژی لە قۆناغاوی لە هەمبەری وە لێ داخویانیە ددن. بەڵێ ئەم دوو ڕۆژە لە کوردستانێنە لە هەولێرێنە دۆ هەفدیتنامە بە سەرۆک مەسعود بارزانی را چێبوو. هەفدیتنێکی کۆ هێوی و بەندەواریە گەلێ کورد گەلێکی لێ هەبوو. سەعەتێک و 45 دقیقە مە سوحبەتێکی وەک دناو براتیەدا وەک دڵداری و دڵخۆشی و کێخۆشی مە vê sohbetê kir. Di şandeya me silav û hezkirinê Rêzdar Öcalan bo Serok Mesûd Barzanî û peyamê wî ji bo proseya çareseriyê û aşîtiyê me nîqaş kir. Îro jî li gel Serokê Herêma Kurdistanê Rêzdar Nêçîrvan Barzanî me hevdîtin kir. Bi heman mijarê da hem Slavên Birêz Öcalan û hem ji aliyekî din ve jî ji bo pêşketina proseya çareseriyê û aşîtiyê Birêz Öcalan gelekî qedrekî bilind û mezin dide fikrê Serok Mesûd Barzanî û Serokê Herêma Kurdistan Rêzdar Nêçîrvan Barzanî. Di hevdîtinê me da me behsa pêşeroja Kurda kir. Ji bo milletê Kurd, ji bo gelê Kurd proseya çareseriyê û aşîtiyê ve çawa pêş bikeve. Rol û rista hemî aktörên Kurdan, hizbên Kurdan ji bo pêşketina proseya çareseriyê gelek çawa be derfet û îmkan çêbû ku me di hevdîtina divan dîdara da nîqaş kir. Hêviya gelê Kurd û gelê Rojhilata Navîn heye ku meseleya pirsgirêka Kurd li ser bingeha çareseriyê
لسر بهنجها الديمقراطية وحقوقي لتركيا والحمي ولات ولا شارع سركر شارع سركرنا برسكريكا كرت لتركيا لباكوري كردستاني وباندورا خويا ببوزيتيف بأريني لباشور الشار عالية ولات والروشهلات نافين بكا جبركو برسكريكا كرت بويا برسكريكا هرمي ونافنتوي حمي هزن جهاني ين هرمي جبو چاره سرکرنا پرسکریکا کرد نقاش دکن دا آخفن لی اوه کو رولا هر یا مزن جبو پروسیا پیشکتنا چاره سریه بلیزه و رولا خو دویدا ببینه اختورین کردانه جبر به رزدار öcalan جبو پروسیا پیشکتنا چاره سریه انسیاتیفه کی مزن به حمید درفت و زور و زحمت دا دخوازه مسئله کرد لسر شر و پیفچونی درخینه لسر بنگها دموکراسی حقوقی و ناسکرنا محفه گلین کرد پیش بخینه و چارستری لسر وی ساز بکه اف ساز کرن اف نقشره اف ری و دلگنگشی و آلوزیا روشالتا ناوین که ایرو به همی آوای تی قوماندن o aluz servan nikaşada, servan mejarada Serok Mesut Barzani bir pişkiriye ki mazın jibo peşketina prosaya çareseriye peşketina xwe jişandaya mera o pişkiriya xwe piştevaniya xwe jişandaya mera parvekir em gelek kêfxweşî û bi dilxweşî em dikarin ji gelê xwe ra ji gelê rojhilata navîniyê cîhanê ra parve bikin ku îro em du roj li Kurdistanê li Hewlêrê em دو هفدیتنین گلک مهم مکر هر دو انجامن دیدارن ما هفدیتنین ما گلک باش در باس بو اف انجامن وان هفدیتنان نتنه جبوی پیشروجا ملتین گلن کرد و جبوی پیشروجا روشهلتا ناوین ملتین روشهلتا ناوین جی لسر بنگها آشیتی دموکراسی و حقوقی و پیش بکبر هیویا ما اوه ام خوازن جگلی روشالات ناوین را جگلی مرا ویاجی پارو بکن ین درحمی دوان آروزی و گنگشتی دا یه کو ما بهیسانی بخوشی دلخوشی و هیوی بندواریا ملت ما گلی ما او کو ام مسئله لسر بنگها تملا آزادی آشیتی و کویه چاره سر ببن همی اختورین کردان همی دین سازین ریخستن حزب حلوستکی گلکی خوشن حلوستکی نتوی کردواری کردستانی و لسر بنگها آشتی و آزادی پشتوانیا و پروسه بکن شانده ما ایرو هفدیتنی خوان دیدارین خواه لحولیر بداوی دکن اما دربازی سلیمانیه ببن سروکی یکیتیا نشتمانیا کردستان برز بافل طلبانی و جگری سروکی هرما کردستان کوبات طالبانی را امی دیداری دار بخن شانده اما پشتی وان هفدیتنا و دربار انجام هفدیتنی دال لترکیه وقتا دربازی ترکیه بو و بالنوسکی انجام وان هفدیتنا دا اجرای گشتیرا پار بکه داوی دا لسرناوی شانده اما ام هر هفدیتنین حولیر سروک مسعود بارزانی و سروک نیچیروان بارزانی ام گلکی بکی خوش بون ام دکارن جگل خورا جگل روشالات ناوین را مزگینیه کی خیره جبوی پیشکتنا پروسه چاره سریه و آشیتی جگل خورا بدن ام دکارن هفدیتنی خدا دیداری خدا جوار اجرای گشتیرا وان تشتا پارو بکن گلکی سپاس گلک سپاس خیرات دل وابزانم همش تک بتفاصیل گوته پرسیار نویدن ها